دەستان خۆش بێ خۆشەویستانم لە گەڕێ میدیا سڵاوتان لێ بێ لە تەلەڤیزۆنی گەڕیان لە ڕادیۆی گەڕیان لە گەڕیان میدیا لە سۆشیال میدیای گەڕیان ئەم کاتتان باش هیوادارم ساڵێکی هەمومان بەیەکەوە پڕ لە کێشمەکێش و ناخۆشی و بێموچەی و نەهامەتی و بێکارەبایی و هەرچی قێران هەمومان تێپەڕان بێ بە هیوایم پێبێنێ ساڵێکی نوێەوە ئێمەی کوردی نەکبەت هەر باو بۆ وەڵین ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار بەڵام کام پار یا ڕێبی قەت خۆزگەم بەپار نەبێ هیوادارم 2024 قەت 2023 نەبێت ساڵێکی پڕ خێر و خۆشی بێ قەت نەڵین خۆزگەم بەپار ساڵی نوێتان پیرۆز بێ خۆشەویستانم ئێمە لەم ڕۆی تر ئەتوانین بڵێم پیرۆزبایی ساڵی نوێتان لێ بکەین دەستمان کردێتەوە بەرنامەکانمان لە گەڕای میدیا ئەمڕۆ خۆشحاڵم لە ستۆدیۆیە هونەرمەندێکی ملی دەنگخۆش کە ئێستا گوێتان لەو ئاوازە بوو تۆزێکی قسەی لەسەرەکەین میوانمانەویش کاکە محەممەد بەکر ناساو بە وەسام حەمەی کاشێ بێۆش بڵێن نازناوەکەی تازاڕوە ڕۆشتەوە بەخێر بێ کاکە حەمەدسواسەکە مامە جەزاجان بەخێر بێ کاکە حەمەدجان پێشتر بەرنامان بۆ کە دوی بەدڵی خۆمان نەبووە حەزمان کە بەرنامە بۆ دووبارە بکەینەوە چکە ئەو کاتە تەلەڤیزۆن نەبینێمە دەست و چاوتان خۆش بێ من زۆر زۆر خۆشحاڵم و شەرەفەتان بە من باشی بە چەندبارە هاتوومەتەوە بەرنامەکە و پێی گەورە بووم هیوادارم بتوانم کەشێکی خۆشیم ڕۆساسکەی زۆر سپاس دەکەم سپاسی هەرێک لە کاکالان ڕەفیق ئالانی ژەنیاری زەڕوی بەتوانە کاکە ڕێبواری باڵەبان ژەنیاری باڵەبانی بەتوانە ئەندامی ئەو هەردووچیان ئەندامی کارای کۆمەڵەکەمان مامۆستا سەلیمی کەمانچە مامۆستا سەلیم ئەندامی کارای کۆمەڵەکەمان هەم خۆبەخشانە خۆشەویستانم پێشەوەی بێنمان بەرنامەوە کەناڵە کاتن لێدوانیان لێوەرگرتی وتیان بۆ ئەم ساڵ چیەکەن ساڵی تازەیەوە ساڵان خەڵکتان ڕایەنا بۆ خەڵکانی کەم دەرامەتن پارەی ئەوان نییە بچن لە هۆتێلەکان و لە ڕێستۆرانتەکان کابراایك 5 خێزانیە 6 نەفەر سەرخێزانە ناتوانە بچێت برید ئەوە بە $100 بپڕێ ئێمە ساڵان کۆمەڵی هونەری میلی کوردستان بە خۆبەخش زیاتر لە 15 گروپمان لە شەقامی سالم و لە شوێنە گشتەکان دابەشەکرد بۆی خەڵگە چوو لێ بەبێ بەرامبەر هەتا درەنگایك شەو مایشەوەیکە بەڵام بەڕاستی ئەم چەند ساڵە وامەلیاتەوە ئەو شوێنانە هەمی بەجێهێشت بۆ کەسانی کە بە شوێن پێکان ئێمە یاڕۆنەوە بیرۆکەکان هەمووی ئێمە بووە ئێمە مۆسیقا و ویستیڤال و نەورۆز و شەوی یڵدا و هەموویمان کرد بە بۆنە و ئێستا خەڵکی تر ئەو بۆنانە ئەکاتەوە پاراستیان بەجێمە نشتۆ بۆ خەڵکانە بە لە خزمەتیان نبین ئێمەش مادوین بەڕاستی 30 ساڵە و 30 ساڵە و کارەکەین و بۆشمان بکرێ بەردەوامە بووین بەڵام دنیای خەیران یەخی خۆشمانی گرتووی کۆمەڵەکەمان و ئەندامەکانمان هەرەوە بەس بێ کە لێرە ڕۆژانە ئەم هەموو هونەرمەندە بە خۆبەخش مامۆستا سەلیم نیو سەعات نابێت تەلەفۆنمان بۆ کردووە زەحمەتی کێشەوە بە خۆی کەمانەکەیەوە کاگڕێبوار بە هەمان شێوە کە پیشەیەکی تری هەیە بژێوی ژێین لەسەر ئەو پیشەیە بەڵام وازی لە پیشەکەینەوە تۆ بۆ ناو ستۆدیۆوە کاک محەممەد و کاگالان و هەموو برادەرەکانم لە پشتی کامێرەوە کاک بوران و کاک ڕێباز و کاکە دیاری و مامە هێرش و هەموو کەسانی لەگەڵمانن بەڕاستی ئەوە توانین بەو شێوە خزمەتان بکەین و چەند بەرنامێکی تایبەتیشمان بۆ ئامادە کردوون بۆ شەوی سەری ساڵ لێرەوە خزمەتانەکەین و ئەگەر بمان بەخشن لەسەر شەقام نەبووین لەگەڵتانە کاکە هەموو ئاوازە گوێمان لێ بوو کەمێک قسەی لەسەرەکەین لەبەر خاتری یەکشت بەڵێ بێگومان لەبەرۆنی بڵم من لێرە باسی خۆم بکەم ئەوە ئاوازی منە لە ساڵی 2001 بۆ هونەرمەندی دیێرین و دەنگخۆش محمەد محەممەدم داناوە تۆماریشمان کردووە بەس کلیپمان بۆ نەکردووە هەندێک کوالیتی تۆمارکردنەکەی باش نەبووە تۆ هەرەوەی لێزانیە خۆت شتێکی ترەزانی بیاسی بوو وەڵای کا جەزایان تا منیش هەر لەو بەرنامەی تووە کە بڵاو کردەوە گوێویستی بوو منە پێشتر گوێویستی و ئاوازە نەبووم هەتا لای خۆی نیە بەس لای خۆشی و ئاوازەی پێم وا بێبیر نەمابووی هەر لای من هەیە بەڕاستی هێشتا بڵاوم نەکردێتەوە پێویست ئەمەیە بە مفاجەیە بڵاوی کەمەوە بۆیە باسیشم کرد لەم بەرنامەیە ئاوازێکی تر بە هەمان شێوە حیجازکارە هی منە ئێستا بۆ بە ئاوازێکی ملی کاڵە تەنیا مەرەم شایە وەلام بێرەوە ئەڵم بە ئەوش بە دەردێەوە نەچێت لەم بەرناوێڵم ئەوانە ئاوازی من بن و ئەو ئاوازش کە باسێکم تەنها مەرەم شەو ساڵی 2008 بۆ هونەرمەندی دوورە وڵات نەجات غەفور کلیپیشمان بۆ کردووە ڕەنگە کاگالان بزانێت کلیپەکەشی بینی بێ وایتە دوای دەماودەم هونەرمەندە میلیەکان توانێتەوە هەرچەنە لە مەقامەکە گۆڕیوێنە خەڵک پێ وایە ئاوازێکی میلیە جا من شانسیەوەم هەیە و دەری تۆڵی شەرەفی ئەوم پێبەخشراوە کە بۆ هونەرمەندی دیێرین محمەد محەممەد چەند ئاوازێک دابنێم کە ئەوە زۆر زۆر بای خۆشحاڵیمە من شانازی پێوەکەم ئازیزەکەم دەوەرەوەم بۆداناوە ئەم ئاوازە ئامان خڕەجیان سێ ئاوازی منی تقریبان وڵات چوار ئاوازێکشی لە فێستیڤالی فەڕەنسایە ئەویش هەر بیستم بارەکەی سەوزەوەش هەر ئاوازی من بۆ کە من خۆشحاڵم و کاکە حەما من ئەگە خۆی باسی بکە بە خزمەتی
هەر خزمی هونەرمەندە دیێری بەڵێ هەم خەزورم و هەم ئامۆزازایشمە هەم خەزورێتی وم ئامۆزازاشێتی و هەم خێزانیشی پورمە ئەیتر کاک ئەمان ماشەڵە خێزانەکە هەمویان دەنگ خۆشن مەحمود محەممەد ئەحمەد دەروێش بەرهەم عومەر هەرێم کاکە حەمە وەڵا هەمویان حەمەی کوڕی کاکە بەڵێ کاکە خیان هەم کاک ڕزگار ئەوە ڕزگارمان بینەچێت دوایی هەموو بەرنامەکانە بە خۆشحاڵیەوە بە شانازی و باس کاکە ڕزگار ناساو بە خۆشەویست بێگومانەویش یەکێکە لە دەنگ خۆشەکان مامەهێر شەزانەیە هەمەجان بەرنامەکە بە قسە واز ناکوژن چکە بۆنەکە وەکو باسەکەین بۆنێکی خۆشە ساڵێکی پڕ قوربەسەری بەجێڵین بە دڵی و خەڵکە خۆش بکە بزانین هیوادارمی ڕۆتوانی بێت ماشتێکی جوانکەین و ئەگەر کەم و کوڕێکیشم هەبێ پێما بێت نسێ ساڵێکە دابڕاون زیاتر ئەمە یەکەم بەرنامە بەنەڕاستەخۆیانەیە کەم و کوڕیمان هەش بێ بینەران و بیسەران داوای لێمان بکەین ئەمە خۆتە زایم سودوی لە هاوینە ساونای و لێساشە ئەوە سودیکە ها بە حاڵ جێگەمە بۆتەوە مامەستا سەریم جێگەی قەوسەکەی نییە بارز خۆی حەز بکەن بچینە لای بەرەمێکتر بە خۆشحاڵیەوە فەرموو
قەولی کوردەواری بەخێر بێنەوە دەستان خۆشە جاران نوترەوە بەخێر بێنەوە ئەنیکوای لە سەفرێ بوو بوون کە تەواو بووە لە دوای بگۆرانە بەخێر بێنەوە کۆمەڵە کۆمنتی زۆر جوان بواتووە ئالان فەخرەدین سپاس یەکەم خاتوەمانی لە ساوتان لێ بێ سپاس ئەحمەد گۆرانەوە هەر زۆر سەرسامی هوەری ئێوە هەموو خانەوە دەکەێت سڵاو ڕێزی ناتووە خامۆش محەممەد دەستان خۆش بە سپاس لێوان کۆیی خات و لێوان جیان سڵاو ڕێزمان ێدەمێکە جۆمان لە دەنگی یەکتر نەبووە لە بەرنمەکان دابڕاوین سڵاو بۆ تۆی بەڕێز ئەحمەد گۆران سڵاو ڕێز بۆ کاک محەممەد هەموو سافی گەڕیان مەزیزیرەکی ونەرمەند لە کەلارەوە سڵاو بە خراردنی هاوڕێ ئەزیز مەکەم کاکە مەجید دەڵێ دوایین بەرهەم و لە خانەقی نەما جیزیرەکە ساڵە لە خانەقینەوە ساڵتان لێ بێت سڵاو بۆ کاکە مەجید هونەرمەند یەکەم بەرهەمی دوایین بەرهەمی کاکە حەمەد چیە دوای لێ پرسین بلە ڕەشی خۆمان هونەرمەند و دەنگخۆشەویش هەر لە خانەوەدە سڵاوی ڕێزی نادووە ڕەحمانی حاجی ڕەحیم لە بەرلینەوە سڵاو ڕێز سڵاو ڕێزی نادوو بۆ هەمومان لە ئەڵمانیەوە سڵاو بۆ کاکە ڕەحمانجان حەمەی حاجی ڕەزا گوڵی نردووە چای ماچەکەم کاکە حەمە سپاس دەکەم ئا بۆ گۆرانیە هەر خەمەکان ڕاو بنێ جاران وێنێتەوە ئێمە هونەرمەندی میلیەک یەک عادەتمان هەیە جا برادێک ئەو ساڵانی کە ئێمە لە کاپتیای زادەش هەموو ڕۆژە چالاکیمان نەکەی باشە من تێ ناگەم و عادەمە هەمووی ئەو خەمخەبەتی لەم بەس بەڕزمی خۆتان ناکەم کاکە بۆ بکەین لە بەس بەڕزی خۆمان تۆ خەمی دنیاوەگە تۆ مامۆستاژیان هەیە خەیاڵی لای دۆلارەکان نەتی لە دوێنەوە زۆر دابەزیوە دۆلار ئەنوعی دەفتە دۆلاری ئێمە خەمیوانەمان نییە خەمیەوە دەی مامۆستا تۆ دابەزیوە پارەکان دانەبەزیوە ئەخەمان بەستم کە ئێمە و خەمانەمان نەبێ ئەیتر خەفەت لە چی بخۆین بۆچی دانیشین خەبەت بە پێچوانەوە پەیامی ئێمە هونەرمەندەوەی کە خەمەکانش لێوە دوور بخینەوەمانێت دڵی ئەوە خۆش بکەین حەمە جان وایە تۆش خۆ من مامە جەزایەکە بڵێم خەم فێری گۆرانی کردم بڕواکەوە هەنی بە بۆنەی خەمەوە خەم فێری گۆرانی کردی گۆرانی شادی ژەڵێ ئێستا شادەکەی شەبێ بوتیرە لەبەرەوەی تر تۆ مادەم لە بوارەکە بێ لە هەمویان شارەزاوی کاکە ڕەحمانجان ئەڵێ گەڕیان میوانێکی شیرینە تۆش ئەزیز و خۆشەویست و میوانێکی ئازیزی هەمیشەیی بەرنامەکانمانی کاکە ڕەحمان سپاس دەکەم هەر لێرەوە تا بەرلین چاو ماجەکەم کاک سەباحی سەنتور کاکە سەباحجان ساڵی نۆ پیرۆز بێ لێرەوە تا سوید ڕە دەستان خۆش بێ دەستی تۆ خۆش بێ ئێمە لەسەر ڕێبازەکەی تۆ بەردەوامین ئەو فۆرکلۆری کە تۆ زیینو کردەوە لە ناو کووردا لە سلێمانی لە کوردستان ئێمە تا بۆمان کرێ بە هەمان شێوە خزمەتەکەین تو ئەوە دوور کەوتیتەوە لێمان لە تاراوگە چاو ماجەکەم کاکە سەباحجان کاکە حەمەدجان خۆی من زۆر جارە وتووە تۆ لە سەردای بەرنامەوە خوا باسیوانە مەکە بەس وەڵڵاهی مەجبورم باسی بکەم مەسەلەن هونەرمەند دەمێنەوە هەر بۆ نمونە با کوڕەکانی سەڵات داودە بە نمونە باوەڕم پێ بکە ئەگە خۆی بڵم تروسکایی خۆشی لە دڵیان نەبووە لێرە دنیای دڵی خەڵک خۆش دڵی ئەو جەماوەری خۆش کردو لە ماوەی سەعاتێکی بەرنامەیە بەڕاستی خامۆش محەممەد دەڵێ بەرنمەکە جابەجارێک وەستی ئەوە مەگەر خەتی ئەتەرنێت بێ خامۆشی بەڕێز مستحیل لە بەرنمەکە ناوەستێت و دواتر توانانی سەری بەرنمەکە بکەیتەوە چکە بە لە ناو چەناڵی یوتوبمانە دووبارەیە و لە تەلەڤیزۆن ناوەستێ و لە فەیسبوکیش دوای بەرنمەکە بە کاملی ئەمێنێتەوە سڵاو لە یوتوبیش دەتوانین ئێستا لە یوتوب ڕاستەوە خۆڕات نیروان عمەر کاکە نیروان جان ئەڵێ یاخوا دەمی خۆش بێ زۆر زۆر سپاس کاکە نیروانڵە ڕۆ بەڵاستڵاومانەی بۆ مامی ڕۆزی چای ڕۆزی ماچەکەم باش حەمەجان تۆ پرسیار زۆر لێ ناکەم چکە زۆر دەبنەمەنداڵە پرسیارشتم زۆر لێ مەکات چینە لای گۆرانی باش من لە خزمەتانم ئەمێ لێرەوە سواسی کاک ئەحمەد گۆران کەم بەڕاستی ماندوو بووە هەچ کارێکم دیزین و شتێک ئەوە بێ هەڵەسێ بە ئەو وەرگەی کروەتە سەر خۆی لێرەوە پێم خۆشە دەستخۆشێری لێکەم و سواز بۆ ماندووبوونی کاک ئەحمەد ئێستا چیمان پێشکەشەکەی مەقام و بەستەکەی مەقام بەڵێ مەقامێکی بێ دقات لتشاون باو أبيني قومي خنا
آخ کسی دیخان لچاون باو ابینی گومی خناو دستنا حزب خار و خین چلو کیتی شتینا أغلى رما وها سودان كريرا وها دورا دروني راسي بين يا سما وقري سورة يا ريا
دەم خۆش دەستان خۆش بێت دەستان خۆش بێت دەستان خۆش بێ کاکە ڕەحمانی حاجی ڕەحیمی پێنجەنی دیسانەوە لە ئەڵمانیەوە سڵاو ڕێزی نادووە ژاڵەڕە وەڵە سڵاومان هەیە بۆ مامی ڕۆزی جایتر هوندەرمەندی دەنگخۆش لە هەڵەبجەوە کاکە نەریمان حەمەد ساڵح حاڵە ئێوە خەمڕێن مامە جەزا بژین سپاس دەکەم یاسی قەرەداغی ڕێز و حورمەت و خۆشەویستی بۆتان هەیە هەر لە سویسراوە تا ستۆدیۆی گەڕیان لێرەوە تا سویسرا سڵاو ڕێز بۆ تۆ خۆشحاڵم بەرنامەکەمان ئێوە ژاوە لە دوورەوەمان بینن لە تاراوگە و دڵی کوردانی تاراوگەش خۆشەوێ لەم کاتەیە ئەحمەد گۆرانە لە سپاسی پێزاینەکە دەکەم کاکە حەمەدجان شایان هەموو شتێکی جوانی برای ئازیزم سپاس ئەو دەنگە خۆشە کاکە ڕەحمان بە جەناب دەڵێ مامە هێرش ئەمی دێرش برا و پشتیوان و پشتیوانی گەڕیان هەر لە سەرەتایدا مەزارەنیوە تا ئێستا کە پشتیوانی سەرەکی گەڕیان میدیایە هەڵە سڵاو لە ڕادیۆی گەڕیان سڵاو لە کاکە حەمەگۆڵ چاوی ئەو ستافە خۆبەخشانە ماچەکەم هیوای لە ساغیان بۆ خوازم بە تایبەتی کاکە زەزا کە زۆر ماندووە لە سەرەکی خۆیان بەرنامەی پێشکەش بە کۆمەڵێک هونەرمەندی هونبووە کات هیوای سەرکەوتن بۆ کاکزای برام تەمەند درێژ بێ سپاس دەکەم مامە هێرژیان من دەست و چاو ماچەکەم یاسی قەرداغیڵە ئەوە تەخوازم لە نزیکەوە بە دیداری سەعدون عەسکەری شاد بوونەیە خۆزگە کە سایەتێکی پەرایۆزکرا و دەنگ و سەدایەکی خۆشیە لە ئێسادا تەنیا لە ژوورێکدا ژیان بەسەرەبات و لەبارێکی ناهەموارە بە سەرکردنەوەی گرنگە بەڕاستی وایە کاکە یاسینجان بەڵام ئێمە بەم بێ ئیمکانەتی و بەم خۆبەخشەی خۆمان لەم هەر لە ناو ستۆدە بچووکە باوەڕکە ئیمکانەتەوە نبچینە دەروی ستۆدەکان بچیندا شوێنان بگەڕین لەبەر بێ ئیمکانەتی تەنانەت کامێرێکمان نبچینە دەرەوە ڕووماڵی بەرنامێکی لەو شەوەی پێ بکەین گوڵ ئەحمەد ئەڵە کاک جەزا ماشەڵاتان لێ بێت تۆ چی چۆن ئەم دەنگە نابیانە دۆزیتەوە تۆ زۆر گەورەی زۆر سپاس دەکەم سپاس بۆ وەسفەکانە ئەڵێ چاوتان ماجەکەم گوڵ ئەحمەد لە بەریتانیا کاک گوڵ ئەحمەدجان ئەو چاوانەمی خۆشەویستی بەڕاستی ئەم دەنگانە ئەم دەنگە میلیانە ئەوەیە کە ئێمە بەدوایە گەڕین بەڕاستی بۆیە ئەو من ئەیان دۆزمەوە لە بەری خۆم وەکو کەسێک چۆن بە دوای شوێنەوار و بە دوای شتێکی تایبەت و دەگمە ناگەڕێ هەمیشە بە دوای دەنگە جوانەکان ئاگەڕێم ئەم دەنگانەشی تر سواز بەخوا بە هاوکاری هاوڕێکانم لە کۆمەڵی هونەری میلی ئەم دەنگە جوانانە ئەدۆزینەوە بەخێر بکە کە حەمەدجان جایتەوە شتەکانیان هەمووی ئاراسی توێە قوربان دڵیوانم خۆش کردوێ و توانی بێتم جێ باخیێوان بم دەست و چایم گروپە جوانش خۆش بەڕاستی لەسەرەکی مادووبوون و خۆبەخشی خۆیان من لێرەوە دەستیان ماچەکەم لەشیان ساغ بێ دەست و چای تۆش خۆش بێ مامە جەزاگان بە تایبەتی مامە ئالان زۆر زۆر هیلا بۆ پێمەوە سواسەکەم سواسی مامە ئالانیشەکەم ئەمەیە سڵاگ بنێرم بۆ هاوڕیانی لایڤی تیکتۆک کەم ماوەیە لە بەرنامەکان بێبەشیان ناکەین ئەوانش بێبەش ناکەن ئێستا ڕاستەخوا حەمەدجان لە تیکتۆکیشەوە بینەرانمان لە تیکتۆک بینەرانمان ئێستا لە یوتیوب بینەرانمان لە فەیسبوک و لە تەلەڤیزیۆنی گەڕیان هەمووی بەڕاستەخۆ بینن دەستی چاوتان خۆش بێ سواسەکەم چینی لە گۆرەی بەڵێ گۆرانێکی شادە تەلەفۆن ناناسی دەنگە بە ڕێبەرجان بە پۆستەویدارەی خۆداخەبە بۆ ئێمە
دەستان خۆش بێ بەخێر بنەوە دەمتان خۆش بێ خۆشەویستانم کاکە ڕەحمانی حاجی ڕەحیم لە ئەڵمانیا وڵ هەزار جار سڵاو لەو دەنگا بەڕاستی بێ ڕێکابەرن دەنجێکی ناوازەیە وەڵای دەنگی دڵی خۆش کردین ڕێزحرمەتێ بە هەموو دەستان خۆش بێ دەک بە قوربانی بم ئەو دەنگە خۆشە تۆمە کاکە ڕەحمان ماڵی ئەوە بێ کاکە بەرهەم بازیانی هونەرمەند دەڵە سلااو ڕێزم بۆتانێ مامەجیان هەمیشە تەندروست باش و سەرکەوتوو بن بۆ سڵاو بۆ کاکە بەرهەم بازیانی خۆشەویستانم ئێمە ئەسا هەست بە کاگورانی ژەکەم جاران سێ کامێرەمەنە بۆ ئێستا بۆ بەدوان داوای لێبوون نەکەن ئەگە بوو بە یەکدانش ئێتەوە کاتە کاگوران ئەبێ بازەکەمان نەخاتە کادرەوە بمان بورن ئیتر ئەمە حاڵی گەڕیانە و برادێکیش لەسەر ئەو ڕخنەی لە من و کاگوران گرت لە شوێنەکەی کاکە ئێرەش مەکەن بەگەڕێنەوەمان بۆ گەڕێن چیمانە وەڵی گەڕیان ئەوەی کە توانام ئەنا بووە بە خۆبەخش لەگەڵ ئەو سا بە خۆبەخشمان دوونە ناسا چونێتە ناو خەڵکەوەی تر لە ناو خەڵکە هەستەکەین خەڵک جۆمان لێگرێ شتەکانمان نەبینێ دڵی پێمان خۆشە و زۆر جا پێمانەڵن بەڕاستی دڵتان خۆش کردوین هەر دڵی دوو کەس وەکو کاکە ڕەحمان خۆش بین بای هەموو دنیا بووین کاکە حەمەجیان بەتاکید من دایم هەوڵ بۆ ئەوەیەم دڵی خەڵک خۆشکەم یان شتێ پێشکەشکەم خەڵک دەستخۆشکەریم لێ بکە هەموو جارەمە موتەوەتم حەزم لە شتی زۆر و بۆر نییە و کەس دوێ نەگرێت حەزم لە شتی کەم و پوخت ینی بمێنێتەوە لە ناو خەڵکە تۆ لە ناو خەڵکای ماچیش لای توێژ نە لە منشمە پرسی لە مامۆستا سەلیمۆن ئایا خەڵک لەبارەی گەڕیانەوە چی ئەڵێ مەسەنان ئایا گەڕیان بووە بەو کەناڵێکە دەنگی میلیەکان بگەێنە بە ئەو خەڵکێکە بازاری هونەری ڕەسەنن بە قەناعەتی من گەڕیان بۆ بە قوتابخانەی زۆر کەس ینی بۆ بە قوتابخانەیە من سەرەتای دەرکەوتنی خۆشم بامەڵێم لە کەناڵی گەڕیانەوە دەستی پێکرد من سواسیەوەکەم ببی بە ئەستێرە دەرفەتەنتان پێبەخشی و من پێی گەورە بوو ینی بۆ بە قوتابخانەیە بۆ من ئێرە خۆی کەسانی بۆ چەنەهای وەکو منیش کەسانی وەکو تۆ لێت ناشەرمەوە بە بەرنامێک و دوان تەواو نبین زۆر جارێکی کاگورانە باسێکین دوێنێ هونەرمەندێکی لاوی دەمخۆش لێرە بوو ناوی کاکە لامۆیە قەناعەتم وایە بەدە بەرنامەش تێر نبین لەو دەنگانە هی بەڕێزت هی ئەو یەو کەسانە لەبەرەوە من هیچم نەماوە ئەمڕۆ تۆ کۆکتێلێک گۆرانی وە خۆ دەتوانیت تێڵکێشێکی بەدوایەکە ئەیکەین بە دیاری بەرنامە حەزم لە مەستانەکە لە بەرەوەی زۆر ڕەفیق تەلەفۆن و پەیوەندی کرد گۆرانی مەستانەمان بۆ بڵێ بە مەقامەکە و بەسەر چاومە دەمایە مەقامی مەقامی چوار بەڵام پێشەوەی کە من دەست بکەین بە پێشکردنی بەرهەمەکە ئەمێ جارە لە ڕای ڕاستمەوە دەست پێکۆم سپاسی بێپیانم بۆ مامۆستا سەلیم بکەم ئەوی شەر قوتابخانێکی هونەریەکە گەڕیان قوتابخانێکی هونەروی بێ ئەم چەندی هونەرمەندی پێگەێنێن خۆی لە خۆی قوتابخانێکی هونەریە و داێنەری زۆر شتە داێنەری مۆسیقای سەر شەقامە و هەمیشە خۆ بەخش بووە لەسەر شەقام لێرە لە وڵاتان لە زۆر شوێن مۆسیقای کوردی پێشکەش کردووە لە جۆرجیا لە ئەرمنستان لە ئازەربایجان لە ئەڵمانیا لە چەندی وڵات لە ئێران من سپاس دەکەم مامۆستا سەلیم جان سپاسی کاکە حەمەجیانێکم کامڕۆ لێرە تۆ دواوتەی خۆمەوە پێشکەشێکی هیچمە لای کاکڕێوە لای دەستی چایم ژەنیارانە خۆش بێ بەڕاستی ماندوو بوون کە تایبەت جەنابی کاک جەزازارم هیلاکی بە هەموو تەواوی هونەرمەندان و کاکبورهان هەر سافە جوانەکەتان کاک ڕێباز چەند ڕۆژێکە ئەگەم لێ خەریکن بەم بەرنامەی منەوە ئامادەکاری کراوە من خۆشحاڵم هیوادارم توانی بێتم ئادایەکی باشم کردووە هەقی و ماندووبوونەی ئەوم کردی بێتەوە سواسی تۆکەم جارێکتر ساڵی 2023 بەجێ وێڵی تۆش لە ناخۆشیەکانی شەڵا ساڵی تازە و پیرۆزبێت شەڵا ساڵی داهاتوێ بە ساڵێکی پڕخێر و بەرەکەت سپاسی کاکە ڕێبوار و کاکە ئالانەکەم یەک بێ زۆر سپاسانەکەم کاک ڕێبوارجان تو هەمیشە هاوکار و پشتیوانمان بووی کاگالانەوە ئەتوانم بڵێم بە هەموو شتەکانی گەڕانەوە هیلاکە بەدەر لە کاری مۆسیقا زۆر سپاس دەکەم سواسی کاکبوران و کاکە ڕێبازەکەم لە پشتی کامێرە و لە جێبەجەکاری بەرنامە ڕێبازی دیجێ کە بە جوانترین شێوە بەرنامەکانمان نەگەێنێ بە ئێوە سواسی کاکەبورانەکەم سواسی مامەهێرش و کاکە دیاری و سافی بەرناماکەم لەگەڵ دیارەکەی ئەم ڕۆمان کە گۆرانی مەستانەیە کاکە حەمە لەگە گروپی مۆزیک ماڵاویتان یەکەم خواتان لەگەڵ بەڵە باش.
رخصار من مروانه جناي لرخصار من مروانه ورنا شاونا قد الله كبخندا وتودي كبخندا